زانیاریەکی گرنگ سەبارەت بە مانگی ڕەمەزانی پیرۆز. یەکەم، ئایا دەزانی هەر پەرتووک ئاسمانیەکان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دابەزیون؟ دەزانی قورئانی پیرۆز لە مانگی ڕەمەزانی پیرۆز دابەزیوە؟ دووەم، ئایا دەزانی خۆشترین بۆ لای خۆی گەورە بۆنی دەمی ڕۆژوانە؟ دەزانی وشەی ڕەمەزان یەکجار لە قورئانی پیرۆز هاتووە؟ سێم، ئایا دەزانی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دەرگاکانی بەش دەکرێنەوە؟ دەزانی پێغەمبەر محەممەد سەلامی خوای لێبێت 9 ڕەمەزان بە ڕۆژ بووە؟ چوارەم، ئایا دەزانی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دەرگاکانی دۆزەخدا دەخرێن؟ دەزانی ژمارەی ڕۆژەکانی ڕەمەزان دیارنیە لە نێوان 28 و 29؟ پێنجەم، ئایا دەزانی قورئانی پیرۆزترین شەوی تێدا ئەوی شەوی لەیلەتول قەدرە؟ دەزانی لە سوورەتی قەدر باسی مانگی ڕەمەزان کراوە؟